Sonia da foi. Mereka. Google Translate kita gala ya. Apa sini gosto? Ya pag iyon na ba? Ya dito. Hindi ko buwan sa kanbi mo. Ito kunti yun.
Şurasında bak. لو تعليق انا قال عينك هنا سڵاوتە لێ بێ بەڕێزان خۆشحاڵین ئەمڕۆ لە جامی سوپەری ڕانیا لەگەڵتانین هەرێکە لە ڕێناسی یەکەمی خولی نایبی ڕانیا و هەروەها ژێواری یەکەمی خولی پلێشی ڕانیا ئینشاڵڵا لەمەوە دووە هەوڵ دەدەین بە پێی توانە لەگەڵتان بەردەوام بین دووبارە بۆ گواستنەوەی یارەکانی خولەکانی ڕانیا لەگەڵ هاوکارانم کاک بێستونی ولاین و کاک محەممەد مستەفا بەپێی دەرفەت و مەجال هەروەها براتان ماڵبەن غازی ڕێناز بە جلی
سەوزەوە و ژێواریش بە جلی زەردەوە لە ناو یاریگادان. تا ئێستا یاریەکە 0-0 بەردەوام هەردوو لە هەوڵەنداوە هێرش بکەنە سەر گۆڵی یەکتر. بەڕێزان جێ ئاماژە بۆکردنا ئێستا دەتوانن ڕاستەخۆ لە ڕێگەی تەلەڤیزۆنی ڕانیەوە بینەر بن لە تەواوی کوردستان و ئەوروپاش بەبێ گرفت و دەتوانن بە شوی ڕاستەخۆ بینەری یاریەکە بن. وە لێ ئاماژە بە کات و با بڵێن گۆڵەکان کراوە کە ئەگەر گۆڵ تۆمار ئەنجامەکان هەر گۆڵ تۆمار بکرێت لێ ئاماژەی پێدەدرێت هەموو شتێک لێ دانراوە. خۆشحاڵ دەبین کە بتوانین وەکو تەلەڤیزۆنی ڕانیە هەمیشە لە خزمەت وەرزشی سنووری ئیداری ڕاپەڕین و ڕانیە بە تایبەتی دابین.
بڕوا حسێن گۆڵی یەکەمی بۆ تیپی ڕێناس بۆ سایت سایت ڕەت کرایە و کرایە ئۆفساید. بەڕێزان دەتوان هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە لایڤەکە شێر بکەن بۆی کە زۆرترین کەس بیبینێت و ئاگاداری ئەم یاریە بێت. سپاس بۆ بەڕێز سپاس بۆ هاوکاریتان. ئێستاش ناوی یاریتانانی هەردوو تیپ دەخنمەوە. لە تیپی ڕێناس دەشتی عەبدوڵڵا حەمەیادا، ژیار ئەمین، کامیار مەحموود، شوانە سێوەدین، شاکار ڕەفیق، ئارەز مستەفا، هێمن ڕەفیق، سەردار مستەفا، تەیمور جەنگی، بڕوا حسێن. ئەمانە یاریزانانی سەرەکی تیپی وەرزشی ڕێناسە لە کە یەکەمی خولی نایابی ڕانیە بوو و پاڵەوانیش بۆ بڵین. هەروەها تیپی ژێوار کە یەکەمی خولی پلێکەکانی کوردستان خولی پلێکەکانی ڕانیە بوو، هەریەکە لە سەردار ئیبراهیم، ژیار ئەحمەد، ئامانج مەحموود، فەریدون سوارە، ئارام ئەبوبەکر، دیاکۆ ئەبوبەکر، ئاکام کەمال، هۆگر عەلی، محمود عەبدوڕەحمان، پێشەوا عەبدوڵڵا لەگەڵ هێدی محەممەد. ئەمانە یاریزان سەرچیەکان کە ئەمڕۆ یاری دەکەن لە بۆ جامی سوپەری ڕانیە. ئیجازە هەڵەیەکشمان کرد داوای لێبوورنتان لێ دەکەین.
پەنارتیەک بۆ تیپی ڕێناس ژمار کرا. داوەری یاریەکە ئاماژەی بە بوونی فاوڵدا لەناو لەدانی سدا چوارچێوەی سدا. داوای لێبوور نەکەین کۆمنتاری ئیشی ئەمە نییە، بەڵام هەر نامانەوێت بەبێ دەنجی ئیشەکە بڕۆە. بزانین کێ پەنارتیەکە لێ دەدا. حەمەیادە لەلایەن حەمەیادەوە لێدانەکە جەبەجێ دەکرێت. دەگەێت تۆزێک زوومی بکەی هاوڕێ کاگرسن بۆی جوانتر دیار بێت. لێدانە سزاکە لەلایەن حەمەیادەوە جێبەجێ دەکرێت بەرامبەر بە گۆڵپارێزی تیپی ژێوار. پێم وابێ کاگە ئامانجا ئەگەر غەڵتمان نەبێت، ئامانج مەحموود ئەگەر ژمارەکەی لای ئێمە دیار نییە زۆر بە جوانی بۆی کە بتوان بە دەقیقی ناوەکەی بڵین. ژمارەکەی چەندە؟ فارس؟ گۆڵی یەکەمی تیپی ڕێناز لەلایەن حەمەیادەوە تۆمار کرا لە ڕێگەی لەلایەنی سزاوە.
گۆڵی بەرامبەر بۆ تیپی ژێوار گۆڵی بەرامبەر بۆ گۆڵی بەرامبەر بۆ تیپی ژێوار لەلایەن یاریزانی ژمارە 11ەوە ئەگە هەڵە نەبم ناوە ژمارە قول يا انظرنا يا راس تعال اقولهم كله يا اخوي بس انطرنا بعاتنا والله اذا كان معنا ابو قاسم بشراج يلا مستعجل ايش بدي ارجع لا تكتب والله هيك بدي ارجع شوف هم اللي اسمه والله عارف الدين کارتێکی زرد بە ڕووی یاریزانێکی تیپی ژێوار بەرزکرایەوە یاریزانی ژمارە سێزە بوو کارتێکی زرد بە ڕووی سەردار ئیبراهیم یاریزانی ژمارە 23 بەرزکرایەوە لە دانیشە ڕاستەخۆ بۆ ڕێناز جێبەجێ دەکرێت گفتوگۆیەک هەیە لە نێوان داوەران و داوەری یاریەکە لەگەڵ لای منەکە دوو کارتی زرد بە ڕووی دوو یاریزانی ژێوار و ڕێناز حەمەیادە لەگەڵ یاریزانێکی تیپی ژێوار بەرزکرێت یاریزانی ژمارە 3 ئامانجە
لەدانەکە جێبەجێ دەکرێت بۆ دەرەوەی یاریگا ئامانچ پێشەوە عەبدوڵڵا گۆڵچی تیپی ژێوارە جێ ئاماژە بۆکردنە یاریە لەلایەن هەریەکە لە ناوبژوانی ناوڕاست محەممەد عەبدوڵڵا و یاریدەری یەکەم بێژەن مستەفا و هەروە یاریدەری دووەم بەشدار سوڵتان و ناوبژوانی چوارەم محەممەد پیرۆت بەڕێوە دەبرێت گەڕانەوەی یاریزانێکی تیپی ژێوار یاریزانانی تیپی ڕێناسی تووڕە کرد کە ئاماژەیان بۆ لەکە بەردەستی کەوتووە لەشوانە سێوەدینەوە بۆ حەمەیادا کارتێکی زەرد بە ڕووی یاریزانێکی يعني بس تغيير كده بعدين صار بس تغيير كده بعدين ارجعنا بالاسمير كان امريكان على اخرام بس تغيير كده بعدين جبت طاوي ما يسانا ولا نظام كده اه
ببینی بزرگ ممكن نقول انه يكون سينما يدرس ئەلەدانێک بۆ تیپی ژێوار دەگەڕێندرێتەوە لەلایەن یاریزانانی دوو کارتی زەرد بۆ یاریزانانی تیپی ڕێناس ئارێز و شاکەر لەدانێکی ڕاستەوخۆ جێبەجێ دەکرێت یاریزانی ژمارە 11 لەلایەنەکە لەلایەن یاریزانی ژمارە 11 تیپی ژێوار جێبەجێ کرا ژیار ئەسعەد
زۆر جوان و 2000 گۆڵێکی زۆر جوان بوو لەلایەن بڕوا گۆڵی دوام لەلایەن بڕوا حوسێنەوە تۆمار کرا کە بە لێدانێکی ڕاستەخۆ پێم وابێ هێمن بوو لێدانەکەی لێدانێکی زۆر جوانی لە بۆ ناو گۆڵ گۆڵچینەی توانی کۆنتترۆلی بکات و بڕوا توانی بکات گۆڵ محمود
بەم شێوەیە بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر با گۆڵێک گێمی یەکەمی یاری نێوان هەردوو تیپی ڕێناس و ژێوار بە کۆتا گەشت لە گێمی دووەمدا دێنەوە خزمەتتان جارێ مەڵەوە. Não,